بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. برياني بريزم خوشكاني بريزم بيجومان من لويك ضلي هموما وهموم صمانك بر لخفت وبجارة بر لحسرة برامر أنبياء ريزي برامر بقرآن كراوة وهريك لئيمة بيخوشا روليكي هبي هلويستيكي هبي بونيكي هبي للردانوي أو كسانيك بريزيان كردوا وموقفك بقيامتي خوي توماركا هربوي ليرا دەستگای نوری حکمە بە مەشروعێکی گەورە هەڵساوە خۆی گەورە پاداشی خێریان داتەوە کە 30,000 مصحف گێنن بە چاپ بۆ ئەوەی کە بڵاوی پێ بکرێ بە دیاری بەبێ بەرامبەر لە نێو خەڵکا تەوزیع کرێ. هەر یەک لە ئێمە ئەوانەی کە بە تایبەتی ئیمکانیەتی مادیان باشە و هەر یەک لە ئێمە با دەورمان هەبێ لە ئەو پرۆژەیە کە نوری حکمە ڕایگەیاندووە و ئیمکانیەتی مادی بخێنە خزمەتیان بۆی بتوانین زۆرترین نسخەی مصحف چاپ بکرێ و بە دیاری بڵاوی بکرێتەوە تاوەکو قیامەت لەو مصحفە تا خەڵک دەیخوێنێتەوە ئەجر و پاداشت هەیە. پاشان دڵخۆشی بەوەی کە لەو کاتێک کە خەڵکی بێڕێزی کردو ئێمە خزمەتی قورئانمان کردو و قورئانمان بڵاو کردوێتەوە و بۆ قیامەتیش هەڵوێستێک کە تۆمارمان کردووە خۆی پەروەردگار پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە بەشدار بین لەم پرۆژەیە ئینشاءڵڵا خۆی پەروەردگار بە خێرێکی گەورە بمان بنووسێ.